ئەمانە بەشێکن لەو زەویانەی کە پێشتر لەلایەن هەندێک بازرگان و دەڵاڵەکانی زەویەوە بە شێوەی نایاسایی دەستی بەسەرداگیراوە، بەڵام دوای بڕیارەکەی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانەی پێشێلی یاسا دەکەن و دەست بۆ زەوی و زار و موڵکی گشتی دەبن، لە ئێستادا ئەو زەویانە گەڕێنراونەتەوە بۆ سەر موڵکی گشتی. دەچمە یەکێک لە نووسینگەکانی کڕین و فرۆشتنی خانوو زەوی لە سلێمانی با بڕۆی خاوەنی ئەم نووسینگە بڕیارەکەی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی ڕۆڵی گرنگی بینیوە لە بوژانەوەی بازاڕی کڕین و فرۆشتنی خانوو زەوی تاپۆکراو. بەڕاستی بڕیارێکی زۆر شایستەی و لە شوێنی خۆیەتی دەستخۆشی لێکن لە بەڕێز کاک بافڵ. بەڕاستی پێش ئەم بڕیارە هیچ ینی جوڵەی خانوو زەوی ئەوانی کە تاپۆن و یاساین زۆر کەم بوو، هەر لە ئاستی سفرا بوو. بەڕاستی ئێستا دوسێ ڕۆژێکە ئەبینین جوڵەیە کەوتۆتە بازار لە ملکی تاپۆ و ئەو مڵکە یاساییەکان. لە ڕاستیە بڕیارێکی زۆر باشە، دەستخۆشی لێکەین، سوپاسیەکەین. تاوان کاریگەری زۆر هەیە لەسەر مۆزوعات. یەکێکی تر لە خاوەن نووسینگەکانی کڕین و فرۆشتنی زەوی باز لەوە دەکات دوای بڕیارەکەی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی لایەنە پەیوەندیدارەکان بۆ نەهێشتنی دیاردەی مامەڵەکردنی نایاسایی بە زەوی و زار و موڵکی گشتی کاریگەری هەبووە لەسەر نەهێشتنی مامەڵەکردن بە زەوی و زاری بێتاپۆ و دوور لە یاسا و ڕێنمایەکان. ئیشێکی زۆر باشی کردوە کاک بافێڵ، بەڕاستی ئەمیشە دەستی ئەوانەی گرت پێگە ئەم نائیشی نایاسانیان کردبێت. ئێستا ئیشەکە زۆر باشەگەر بۆ جۆرە بڕوە بۆ نەهێشتنی دیاردەی بازرگانی کردن و مامەڵەکردن بە زەوی و زار و موڵکی گشتی لەلایەن هەندێک بازرگان و دەڵاڵی زەویەوە. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا هەر لێپرسراوێک لە ئاست هەر بەرپرسیارەتێکی حەزبی و ڕێکخراوەیی و حکومی و سەربازی دابێت ڕێگەی پێ نەدرێت ناونیشان و بەرپرسیارەتەکەی بەکاربێنێت بۆ دەستکەوتی تایبەت و کەسی لە وەرگرتنی زەوی و زار و موڵکی گشتی ڕوبەڕووی یاساش بکرێتەوە. بۆ ئەو مەبەستەش لایەنە پەیوەندیدارەکان 5 کەسی بازرگان و دەڵاڵی زەویان دەستگیر کردووە و ڕوبەڕووی یاسایان کردوێتەوە بەوتەی خاوەنی نووسینگەکانی کڕین و فرۆشتنی زەوی. ئەم هەنگاوەی سەرۆکی یەکێتی چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا کڕین و فرۆشتنی زەوی و خانووی تاپۆکراو زیاتر بوژانەوە بەخۆ ببینێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.